بەناوی خوای گەورە و میهرەبان وە کارێکی هەمیشەیی کوردانی خۆمان پێشدەستێکی هەموو مەراسیمێک ساتێک بۆ ژیانی پاکی شەیدان وەستی بەرن. نووسەری بەزێ لاماردی ئەڵێ ئەوەندە بنووسە کە وشەکانێک زۆربا سەما بکەن. ڕستەکانی شێوە حەزرەتی مەسیح لەسەر ئاودا ڕێ بکە. بەنا قەڵەمەکە دانە با پشوویە وەربگرێ. بەڕێزان خۆشحاڵی کە ئەم ئێوارەیە لە کۆڕێکی ڕخنەی ئەدەبی لەگەڵ ئێوەی ئازیزە کۆبوونەتەوانی لە وەڵە جوانەکەی خاک گروپی هونەری ئوروسان لە ساڵێکی تازەدا لە ڕۆژێکی نوێدا ئەمە یەکەم چالاکیەتی کە ئەنجامی ئەدا کۆڕێکی شعری ئەدەبی و ڕخنەی ئێساس کردووە بۆ بەڕێزان نووسەر و شاعیر بەڕێز عەبدوڵڵا ڕابەر و نووسەر و شاعیر و مافەروەر بەڕێز ئاکۆ شابەشی. لێرە باسدا کتێبی نیشتیمان و ژن باڕەخنە و پێشنیارەکانیوانە دەکرێت لەلایەن بەڕێز عەبدوڵڵا ڕابەرەوەنێ. هەڵبەت ئەمەش لەسەر داوای بەڕێزیان کاگاکۆ خۆی بۆ کە پێی خۆش بووە هەرچی هەڵەیەک و ڕاخنە و پێشنیارێک لەم کتێبایە کوڕ ئاسا خستوێتێ بەردەستی کە عەبدوڵڵا و ئەویش خوێندنەی تەواوی بۆ کردووە و ئێستا لێرە هەموو ڕاخنە و پێشنیارەکانی دەخاتە بەردی دیگەوە. دوجار هەر کەسێک بێ مداخەلەیە بێت لەسەر قسەکانی هەردووکیان ئێمە ئەتوانین وەری بین لە چەند دەقەیەکە هەر خۆش شەوەڵام ئابەنەوە. ژیاننامەی نووسەر ئاکۆ حەمەد مەحموود حوسێن ناسراوە بە ئاکۆ شابەشی. هاوکار لە چەندین کاری نواندوو نووسیندا لێرە و لەوێ بە ئاکۆکۆیی ناوی هاتووە. ساڵی 1970 لە شارەکەی چوارپۆڕا چای بە دنیا هەڵهێناوە. بۆیە دوجار خوێنەکەی دەبێتە واقع لە دنیای ئەدەب و هونەردا، دەبێتە خزمەتکارێکی، دەبێتە کارێکی بیۆرانە. خاوەنی بڕواناوی بەکالۆرۆسە لە یاسادا و لە کۆلێژی یاسا زانکۆی سلێمانی ساڵی 2005-2006 خاوەنی بڕواناوی ماستەر لە زانستی سەربازی لە کۆلێژی ئەرکان وەزارەتی پێشمەرگە ساڵی 2016-2017 تا ساڵی 2015 و 2016-2017 ساڵی یەکەمی کۆڕی شعری خۆی دەگێڕێت لەژێر ناونیشانی باب و عەشق بژی لە ئەم نەسوورەکە. شاعیر خێزاندارە و خاوەنی دوو منداڵی چاوگەشە کە بوونەتە قەڵایەک بۆ هەزد و قەڵەمەکەی. ماوەتە بڵێن کتێبە چاپکراوەکانی نووسەر خۆی لە دە کتێبەکە لە کتێبخانەکانی شاری سلەیمانیە بەردەستە. بەڕێزان لێرە ئاماژەی بە سێ کتێبیەوە ئەگەر هەڵەنەدوو حەوت کتێبی لێرە ئاماژەیەوە، بەڵام خۆی دە کتێبیەیە بە ناوی هەنگاوە سەختەکان، ئەسد الحەرب، دیلی جەنگ، هونەری ڕوخسارناسی بەرگی یەکەم، منظمة الأمم المتحدة، هونەری ڕوخسارناسی بەرگی دووەم، هونەرمەندێک لە خەمی نیشتیمانی. بە هەمی داهاتی شاعیر کە وەرگێڕانی کتێبەکەی لە عەرەبیەوە بۆ کۆڵ وەک گوتی لەژێر ناونیشانی الأمم المتحدة نەتەوە
یەکگرتووەکان کە لە چوارچێوە یاسای نێودەوڵەتی پشتی بەشێکی تری لە ژیاننامەی نووسەری کورد دەکەینەوە لە قەسیدەی شعرەکەیدا بە ناوی هەنگاوە سەختەکە. نووسەر و شاعر شاوشی لە شعرەکە ئەڵێ جوانی بۆ ماچ کە ڕۆحم بە لەنجەولار شاد دەبێ وەک مەینۆژ مەیلم مەیلی نیشاد دەبێ وەرزی خەیاڵم بەهاری نۆشاد دەبێ بێ ئەو کەشم نزاری نەشا دەبێ خۆزگا هەردەم لەگەڵ شنەبا دەڕۆشتن بۆ کوێ ڕێبا لە هەر کوێبا بە یار دەگەیشتن دەستی باریک و نەرمی لە نێو دەستم دەگوشی بە تەمەنم ڕۆشتم و ڕادەگەیشتم پەنچەکانم لەگەڵ بادا ئەگریجەی بادەدا سەمامان دەکرد لە کەمەری باریشی بادا شنێ هەر شەماڵە لە باوەشی ئەو بەترازێ لە ئوێنی عەدلی باشت و بۆ مەبەستم دەسازێ. ئێستاش بەڕێز کاک عەبدوڵڵا ڕابەر نووسەر و شاعیر و دنیای بەرهەمی دیری جوان قسە لەسەر کتێبەکە کات و خۆشی بۆ ئامادە کردووە. ڕێز و خۆشەویستیم بۆ ئامادەبووان هیوادارم ئێوارە کۆڕێک بەخۆشی لە بێدەنی بڕوان لەسەر داوای کاکاکۆ وتی حەز دەکەم ڕەخنە و خوێندنەوەیەک بۆ کتێبەکە بکەین لەسەر چاو وانێکە خەریکە قسەکانم لە شتێک دەست پێەکەم لوتکەی بەرزی مرۆڤبوون ئەوەیە هەرگیز لە دنیای حەز بە کەوتنی مرۆڤەکان نەکەین. سروشتی جوان ئاماژەیەکە کە پڕاپڕە لە بڕوابوون بەخۆ ئازایەتی کەم کەس هەیە بتوانێت بڵێ وەرە ڕەخنەم لێ بگرە، بەڵام سروشتی کاکاکۆ بە مانای کەلیمە کە وەرە ڕەخنەم لێ بگرە پڕاپڕ لە ئازایەتی و لە خۆ ڕازی بوون. کەسانێکمان هەیە کە داوای یەکێ ڕەخنەی لێ ئەگرین لە بەردەمی واقعە ڕاکات، بەڵام کاکاکۆ پیاوێکە لەگەڵ ئەوەی کە داوای ڕەخنەکە من لێرە وەسپاسیشی یەکەم وەسپاسی ئەو ڕێکخراوەش یەکەم کە زۆر لە شاعیرەکانی سەردادە ئەوانی کە لە جاهانەکانە دانیشتون کەس نایەناسێ و لە ماڵ دانیشتون ئەیانێنە لە کۆڕ و کۆبوونەوەکان نابە خەڵکیان نەناسێنێ. کەسانێکمان هەن ئینکاریەکەن بەڵام ئینکاری دەکات دان بە هەڵی خۆیان نانێت چونکە لە خۆی زیاتر کەس بەڕاست نازانێت، بەڵام منش ئەڵێم هیچ کەسی بێ هەڵە نانێت. هەڵبەتە کتێبەکەی کاکوڕش هەڵی تایە هەموومان قابلی هەڵەتین بۆ هیچ کەسێکیش ناتوانێت بێ هەڵە بشێت. چ کاتێک ژیان جوانە ئەو کاتە کە دوو هاوڕێ پێشبرتیانە، چ کاتێک ژیان جوانە ئەو کاتێک کە دوو هاوڕێ دوو خۆشەویست پێشبرتیانە لەسەر ئەوەی کە ژیانی یەکتری خۆشکەن نەک من یەکتری بشێنن، ئەو کاتە ژیان جوانە. لەم کتێبەی بەڕێز کاکۆ شاروشیا زیاتر مەبەستی واسێنانە لە مردووپەرستی و زیندووکوژی. مەبەستی مردووپەرستی و زیندووکوژی ئەو کەسێک کە لە ژیان هەیە و کابرایەکی عەبقەری یا کابرایەکی هەر چیەکە بیرباوەڕێکی هەیە ڕێزێکی هەیە حرمەتی هەیە خۆشەویست بێ لەناو خەڵقا نەک کە لە دەست چوو ئەسەفی بۆ بکەیت و یا هەیکەلێکی بۆ بکەیت با بە زیینەتی بتوانینەوە ڕێزی شاعیر و نووسەری خۆمان بکەین. من لێرەوە ئەتوانم بڵێم ئەمڕۆ نووسەرەکانمان لە ١٨٠ بێدەمن
أم هو أساس لنا وكلها أم هو نهامتي بس معناها التعليق لبوشتك لبرسيتي لبيوم شيء بابا من سلفان ناتواني شو قال داني شو شد نوسيا كابيني دروس كان كمنامي لسر راسي دلاكي كان إنسان الشاعر كي ويان نوسيا يان روحنا نوسيا ناس بسلك للبناء راسي وتنا أبو أنو سلكان كابيني كان هو أبو أزاتني أو كساني أو عليه في أوجوانا كان مرومان بكان لجيان دا بيويستا ريز نبيرو بوشوني عم جيليات ريز ناقو هستي عم جيليات نك لدواي مونيان وصل بكيان وقت قريت شوف الميسي خمي دوري شوف الميسي خمي دوري لبيت من أبعتوا شوف الميسي خمي زوريت ليخي من أكاتوا شو أشكي ضلي شكاوت لمن أكاتوا يكفي لا أرجع وكاني شاهد لساڵی 2018 کتێبێکی چاپ کرد بە ناوی هەنگاوە سەختەکان هەڵبەتە کۆمەڵە کتێب و بەردەمی جوانی هەیە کاکاکۆ کە کتێبەری دێخوێناون بەڵام هەڵەشی هەیە لەگەڵ هەڵەکانیا ئیشی جوانیشی زۆرترە لە هەڵەکانیان پێویستە ئێمە بتوانین دەستی بگرین ئەو هەڵانی کە هەیە تێڕاستی گەنەوە هەڵکاری بین بۆ ئەوەی کە جارێکی کە بۆ هەڵانان نەچێتەوە كان أكو لباسي شعر زور لشعر كان لبقشة الشعر كلاسيكا لشعر أزال أيام جماعة وكلكي من السنة هو الأداء وشكاني زيادة الأدبيات السردانياني في أوروبا شعر كان لسر رياضي الرياليزم هند الشام رياضي الرومانتيكا كلاسيك بكيش وصدام لربا بتيوا بيكي شێرەکان لە بابەتی ئەوین و سۆزداری و سیاسی و ڕەقنە ئامێزە دا کۆچیە لە مافی ژنان جا لێرە شاعیر خۆی دەزانێت چۆن ناخی خۆی دەڕێ بۆ جەماوەڕەکەی من ئەڵێم کتێبەکەی کات ئاخۆ لە سەرەتایە دەبەردەوە خوێندومەتەوە خۆزگای نیشتیمان و ژن لە کتێبێکی لێکۆڵینەوە یا لە کتێبێکی نووسینە وایە گەر لە کتێبێکی شێعریا چونکو تەنیا وشەی نیشتیمان وشن بۆ نووسینێک و بۆ ڕۆمانێک یا بۆ ئەمە بێت بەسەر باسی کتێبەکەی لە لاپەڕەکانە هەمووی باس کردووە لە لاپەڕی 11 لەسەر 12 خۆزگای هەموو کەسێکتان کتێبێکتان لە من بەدەستە وایە بۆی کە کاتی لاپەڕەکانە خوێنینەوە بۆ ناوی ژماری لاپەڕەکان دەڵێن هەڵقن بێتەوە تازیانیانە لە لاپەڕی 11 لەسەر 12 باسی خۆشەویستی ئەکات کە ژن بێ ژیان نابێت ژن بێ ژیان نابێت منیش ئەڵێم خۆشەویستی خاک خۆشەویستی مناڵ خۆشەویستی دایک خۆشەویستی باوک لە هەمویان زیاتر خۆشەویستی خاکە چونکو کاتێک کە ئەمەی دایکت لە جەنازەکەت ناکاتە باوەشی بەڵام خاکەکەت نیشتیمانەکەت جەنازەکەت ئەخاتە باوەشی و ئەو تەرمەتپەڕە لێ بۆ هەتا ئەتاینە هەلو ڕەنگەیەوە ئەڵێم ئەم کتێبە ئەڕوایە بە ناوی بچن وایە نەک نیشتیمان لە لاپەڕی 13 داوای پاراستنی ماف و ژیان ئەکات کەچی ئەگەرێتەوە بۆ گێڕی شێعرەکەی ڕەمو نەرمی باسی زەختی پیاوەکە لە هەمان کاتا ئەگەرێتەوە بۆ نەرمی ئەمە خۆی توانێت دوای جوابتان ماتۆ لەسەر شێعرەکانی خۆی لە لاپەڕی 27 تەرمینی ڕۆژمێر ئەکات بە خۆنراوەکانی کاتژمێر میلی نییە لە لاپەڕی 33 ئەڵێم من ئەڵێم شێعر سۆز و هەستە ناخی شاعرە پێویستە شێعر مۆسیقی بێت هەستی هەبێت سۆزی هەبێت خەڵق ڕاشێشێ بۆ خۆی شێعر بۆ لای کەس ناچێت شاعر ئەو دەقەیە کە ئیلهامەکەی بێت ئەگەر بێت و نەینووسێت پاش 10 دەقەیەکە لە بیری شۆتەوە ناتوانێت بێتەوە بیر و نازانێت بینووسێتەوە خوێندنەوەی کتێبەکە من ئەوەی بۆ خوێنەوە هەنێ شێعریش لەسەر خۆی کە بیخوێنێتەوە بەکوێنە مناقەشە و مجادلە لەگەڵ یا باسی لێخوێنەی شێعرەکان بۆ کارگاکۆ جێگەڕ
خێوارەتان باش سپاس بێزارین بۆ ئامادەبوونی ئێوە ئامادەبووتان لە کۆڕادەکەکان ڕێزگرتن و ڕێگە جوانیانی کە لە ئەدەبە هەیە سپاس بێزارین بۆ سافە جوانەکەی هۆڵی خاک و بۆ سەرپەرشتیاری ئەم کۆڕە پێشکاری ئەم کۆڕە کە سەنەر پێنجێنی چەند ساڵێکە هاوکاری شاعر شێرانە و هەروەها سپاس بێزارین بۆ گروپی هونەری کوردستان کە گروپی هونەری کوردستان لە ناوەکەیدا دیارە کەم گروپە بۆ هونەرە جوانەکانی دنیا دروست بووە بە تایبەتی هونەری خۆشنووسی و ئاوڕێکی جوان و هونەریانەش داتەوە لە هونەرەکانی دیکە و دەزانێت کە ئەدەبیاتیش بەشێکە لە هونەر لەو چەند نەزانەوە ئەم کۆڕەیان سپۆنسەر کرد بە تەنسیق لەگەڵ هۆڵی خاک سپاس بێزارین بۆ کاڵدوڵە ڕابەر کە من وتم من ئامادەم وەرە ئەو کتێبە خوێنەوەی بۆ کارەخنەی دەوگرا ئەم گرنگیدانە بە ڕەخنەی ئەدەبی بیرکردنەوە پاشخانێک بوو استراتیژیەتێکی فکری و ذهنی و ئەدەبی لە پشتە هەروە کەسێک بێ لە پشت منەوە بێ وڵای ئاکۆوا بکە وا جوانە ئاوەشە خۆم ئاکۆیەکی تر لەناو ئەم ئاکۆ ئاکۆی کە بە چاو دەبینن ئاکۆیەکی تر لە ناخی خۆمدا هەیە کە پێم دەڵێ ئەوە بکە لەبەرەوە ئەم کۆڕە ڕەخنەیانە یەکەم جار هەیە لەبەرەوە ئەمە بیرکردنەوەیەک و استراتیژیەتێکی فکری و ئەدەبی و هونەری لە پشتە هەروە بە شتێکی عافری و لاشەقووری و شتێکی ئاراستەکراو نییە ئەگەرچی کۆمەلگای ئێمە ئەخنێ خەمەم نییە ئەنجەبەرێتەوە بۆ بەروەردەی ئێمە هەر لە ناڵیوە کە ئامادە نەکراوین بۆ بۆی کە لەگەڵ خۆی خۆمانە باوەڕمان هێندە بە خۆمان هەبێکە بەرگەی ڕەخنە بگرین یاخود هێندە باوەڕمان بە خۆمان هەبێ هێندە ئیرادەمان بەهێز بێت خۆمان بناسین چکە ئینسان کە باوەڕی بە خۆی هەبوو و وجودی خۆی دۆزیەوە لە ناخی خۆیدا نەک وجودێکی ساختە و ناڕەسەندا لە کۆمەڵگەیان دۆزێتەوە نا وجودێکی ڕەسەن و حەقیقی لە ناخی خۆیان دۆزێتەوە تێبگا کە خۆی چیە بەوەبوونی و ژیانبینی و دنیابینی و گەرمبینی و دابینی هەموو ئەو بینی و هەموو ئەو تێڕوانیانی لە وجودگراییەوە و تێبگا فەلسەفەی ژیان بۆ چیە و چۆن هاتووە و کۆمەڵێک بە بەردەوامی کۆمەڵێک پرسیار لە مێشکیدا دروستکە و بەردەوامیش بە دوای وەڵامی ئەو پرسیارەدا بگەڕێت و وەڵامی هیچ پرسیارێک قفڵ نەکات ئەم خوێندنەوەیش خوێندنەوەی دەرکی ئەدەبی خوێندنەیەکی بێکۆتا کە عەبدوڵڵا بابەر دەستێک خۆش بێ کاتی تەرخان کردووە ئەزش کێشاوە لەگەڵ ئێوە لێرە ئامادە بووە دەستێوە خۆش بێ نە ئەمە دوا خوێندنەوەیە و نە ئەمە یەکەم خوێندنەوەیە یعنی ئەم کتێبە چەند جاربی خوێنێەوە خوێندنەوەیەکی تر وێنەیەکی تر سۆڕەیەکی تر جیاوازتر لە پێشوت بۆ دروستە ئەمە دەقی ئەدەبی ئەو دەقانەی کە ئەدەبێت و لە شێریشدا کە شێرێت و ئەدەبێتی تێدا خوێنەیەکی کراوەیە و ناتوانیت تۆ قفڵ لەو خوێندنەوەی بڵێ ئیتر ئەم دەقا لەم خوێندنەوەیە و لەم لێکدانەوەیە و لەم ڕابەکردنە زیاتر لە خۆیان نەخێر تەنها ئەو دەقانەی کە نائەدەبی و ناشێری خوێندنەوەیەکی دیاریکرا و کۆنکرێتی مجرد لە خۆیان دەگرن معناکەی
بەقەدەر مانای فەرهەنگی وشەکانە لە ڕستەکانیدا، بەڵام دەقی ئەدەبی و دەقی شێعری بە زمانێکی ئاسایی نەنووسرا، بەڵکو بە زمانێکی باڵاتر لە زمانی ڕۆژانە زمانی سواری ناوخەڵک نووسرا، لەبەرەوە ماناکانی کراوەتر بە نسبەت مەنزاڵەوە ڕابر باسی وی کرد بڵێن زەبت با بچمە ناو گێڕەکانەوە بۆی کە سەدحی جواب نەدەمەوە. اینجا شتێکمانەی ناوی ڕەخنەکەی ئێمانمان کردەوە، ڕەخنەی ئەدەبی و ئەوانەی کە ڕەخنە ژەگرن ئەترسن لەوەی کە جواب بدرێنەوە، بەڵام لە ئەدەبیاتە شتێکی ناوی ڕەخنەی ڕەخنە، واتە ڕەخنەگرتن لە ڕەخنەگرت. اینجا من کە بە خۆمان لە ڕەخنەگرتن ئازایی بین، ئەوە ڕەخنەی ڕەخنە هەر هیچ یعنی زۆر ئاواستر ئەڵێن نەک هەر ڕۆژێک گشت ڕۆژانی ساڵ بۆ ژن پارێزەری ماف و گیان بین لە جیهاندا و لە هەڵمەتی ماڵبەماڵ سازش نەکەین بۆستەم هاڵەوان بین. ئەم کۆپلەیە گرێشکاوی کۆپلەکانی پێشوویەتی کە بەرگری لە مافی ئافرەتانەکە کە وەکو پیاوێک وەکو شاعرێک تابیر لە ناوی خۆمەکەم و دایکم و خوشکم و ئەوانەی کە بە ڕێگەزی من لە خێزانەکەمان زۆر لێنەوە نزیکن دەزانین کە ئەوە تا چەندە لە ناوی خۆمەوە نزیکە و تا چەندە ئیزدیواجەت دروست کردووە یا درستی نەکردووە. اینجا لە دوای کۆپلەیە ئەڵێم ڕوبەڕووی ڕەخنەگرانە بووەوە کە ئەوەی بیستویانە ئەم چەند کۆپلەیە ڕوبەڕوویانە بۆڵێن گەر بڵێن شعرەکەت هێمای مونەرمیە تۆ معناکەی دیارە زمانێکی غامز نەنووسراوە تا بڵێن وا پێویستی بە شیکاری لە بڕم مەبەستم ئەوێن گەر بڵێن شعرەکەت هێمای مونەرمیە من دەڵێم ڕستەکەت هێمای بێشەرمیە نوتمێت لەم گێژاوی نەزانیم نەفامیە. یعنی ئەوەی مەقسەدم ئەوەیە ئەوەی باوەڕی بە مافی ئافرەت نەبێت داخۆکردن لە مافی ئافرەتان بە شتێکی زیادە و بە مونەرمی بزانێت. من پێی دەڵم غەڵەتی ئەمە مونەرمی نییە، ئەمە غەڵەت نییە، بەڵکو ئەم ڕستەیەت هێمای بێشەرمی و نەزانی غەرق بوونە لە جەهالەتی دابوونەوەیەکی دواتکەوتنی کۆمەلگا. ئەمە ڕاستم ئەوەیە، بەڵام کاتێکە خوێنەرەوەیەک یاخود ڕامەکارێکی دەقی ئەدەبی ئەو مانایە نادۆزێتەوە زەمبی من نییە، زەمبی خاوەندە نییە، خاوەندە هیچ خەتایەکی نییە، بەڵکو ڕەخنەگرت کاشفە دۆزەرەوەی ماناکانە. یعنی ئەبێ چاوێکم کرد لە چوار چاو کاتێککە دەقێک ڕافە ئەکەیت مانای تیان دۆزینەوە. ڕەخنەی ئەدەبی مانای دۆزینەوەی مانا شاراوەکانە لە دەقە، نەک خۆمان لە خەتی ژێری بین لە مانا شاراوەکانی دەق. وەرە کاکە وەڵای خاوەندە خۆمە بەستی ئەو مانا شاراوە نیە، هەر ئەفرێکی پێ ناشکێت. من بۆ لە خۆمەوە بۆی مەڵامە بەستی ئەوە نە، هەر دەقێک بمان با بۆ هەر مانایەک کەواتە ئەو مانایە مەطلوبە لەلایەنی ئەو دەقەوە. من نووسەری ئەم دەقانم، بەڵام خوێنەری ئەم دەقانش وەکو خوێنەرێ ئەتوانم شیکاری مەبێت با دەقی خۆش بوون با من نووسەری دەقانم ئەتوانم خۆم خوێنەری ئەو دەقانەی خۆم ئەتیادێت. لە هەرەیە هەشتا چوار سەرەتا پیاوت لە فەرانسی ژن دەرهێناوە و بێنەرخت کردووە، پاشان کردوتەوە بە شاخ و
ڕۆژن حەزەکەم وشەکەمە 84 ژنی لە بەراسوی ئافرەت دەرێنەوە پیاو لە بەراسوی ئافرەت لەدایک بووە کردووە زۆر بێڕەنخانە خۆپانوێتی لە پاشیشان کردوێتی بە شاخێک بۆشن تەناقوزێکی زۆر گەورە لە شارەکەی هەیە هەر بۆ مناسبەتەوە شتێکی شکۆلانە هەیە حەزەکەم نووسەری بەناوبانگی ڕووس ێرمەنتۆف کاتێک سەفەرەکە بۆ سیبریا پارەی پێ نامێنێت نامەیە گەنێرێتەوە بۆ دایشی ئەڵێ پارەم پێ نەما پارەی چایەکەم پێ ماوە ئەمە سادە شەیتانی خەی دەستێت نامەیەکی دوورێژە دایکی کە نامەکە ئەخوێنێتەوە مەیوزە بێ لە ئاخری نامەکەیە دوو دێڕی بۆ نووسیوە ئەڵێ بەڵام کە گەڕامەوە بە دوو کتێبەوە ئێمەوە بۆلات کە گەڕامەوە بە دوو کتێبەوە گەڕێنەوە بۆلات بەمانایەک ئەوەی کتێب ئەمەنە پیرۆزە باشین هاوڕێی ئینسانە لەو کاتا ژەم چۆن توانیوێتی پشتی کوڕی خۆی بگرێت یان ئەدی خۆی بگرێت ئەمە حەزەکەم کاکاکە ئەومە بە بکاتەوە لایە بەڵێ دەست خۆش شەرەکە بکەیت باش ئەگەر بۆ شەرەکە بکەمەوە ئێمە زۆر جار ئەوەش خۆشەویستی کە بانگەشەی بۆکەین یاخود ئەمانەوێتی سەرمێنین یا ڕای بگەێنین بۆ بەرامبەرەکانمان بۆ کۆمەلگاکەمان بۆ تاکانی کۆمەلگا یا بۆ ماشۆقەکەمان دڵمانەکەینە شاهێت کە دڵیش لە پەرستوەکان نزیکە و لە ناو متخەسیسمە کە ئەم مەنطقەیە هەستیارترین و خۆشەویستترین شوێنە لای ڕۆح و دڵ و دەروونی ئینسان ئەگەر نەک ئەم دڵی کە لەویایە ئەگەر حەوا لەوێ هاتێتە زان یاخود بە پێچەوانەوە مانای بچووکردنەوەی حەوا نییە یاخود مانای بچووکردنەوەی ڕەگەزەکەی دیکە نییە ئەوە یەکێک لە ماناکانی ئەم دەقان بەڵام لاپەڕەشتە چۆن بخوێنەوە خەسیدەی پیاوشان لە خەسیدی پێشترە ئەڵێن ژنشیان خۆ نەگوتووە بە تەنها ژنشیان خۆ لەگەڵ ژنە لە ژیانە چەند کایەکی تر هەیە چەند ڕەگەزێکی تر هەیە بۆ پیاوی ژیان لە گردوونە زیندۆرەکانیش هەر بەشێکن لە ژیان ئەی پیاو ئێوە شاجوانی فریشتەکانی خوان بۆ کۆمەلگەی جیهان هەرەی نزان ئەسپە شێوی پێشەنگ و پێشڕوان حەوا لە پەراسووتان هاتووەتە زان ئەی ژن پیاو شاخە بۆ ژین بۆ تۆ بەناگە و پشتە بە بڕیارمەندە سێحی هێز و قووەتە وەک هەر بەنیادەمێ بە سۆز و هەستە لایە خەڵمەند جێی بایە خومە بەستە ئەی ژن پیاو شاخە بۆ ژین بۆ تۆ پەناگە و پشتە نەگەڵ شاخەی لای تۆ بۆ خۆشی و گەشت